نۆزدەیدا چالاکێکی هەمان شێوەمان کرد بەڵام ئەمەی چالاکی نۆزدەیدا لەسەر کەرتی گشتی بوو بەڵام ئەمە ئەمڕۆمان لەسەر کەرتی تایبەتە ڕێکخراوی دابین هەستاوە بەم کارە لەگەڵ ڕێکخراوی ئەنتەرنیوز لە پرۆژەی دەنگەکانمان بە پاڵپشتی ئەوان ئێمە توانیمان ئەو پرۆژەیە جێبەجێکەین ئەم پرۆژەیە کە بازەکرێیان ئەم هەرسانی سکسنی بازەکرێ دێرکان لەلایەن دکتۆرە ژیا یاردێری پرۆفسەر دکتۆرە ژیا جێبەجێ ئاوترێتەوە کە چۆنێتی ئەم هەرسانانە هەیە یعنی شێوازی هەرسانەکان چین کۆ ئێمە بینین لە کۆمەلگا لە ڕێی سۆشال میدیا لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی لە ڕێی سەرجادە کە ئێمە لە شەقامەکان ئەڕۆین ئەبینین کە چەندین مینە هەرسان ئەکرێت بۆیە باس لەوە ئەکرێت کە ئەم هەرسانانە چین و شێوازەکانی چۆنە ئێمە ناڵێن اختصاب بەس هەرسانە بەڵکو زۆرترین جۆری هەرسان هەیە لەوەیە لە ناو مارکێتێک بی تانوتەشانەیەک لێدەن تعلیقێک لێدەن لەسەر جادە شتێک لەبەرە هەرسانت کەن بە قسەی ناخۆش ئەمانە هەمووی هەرسانی سکسیە و هەروەها لە ناو بەڕێبەرایەتیەکان لەوانە ئیستیغلال بکرێ بۆ ئیشێک نەزانێ ئەمە ئیستیغلالکردنەکەیان ئەمە هەرسانی سکسیەکەیە کە بەرامبەری دەکرێت.